دست من چونام بول من نگره نبیشه که زبام بوی دینای نبدست من چونام بول من کردو عارف خاون پرسی دوازە شەهیدی سڤیلی کۆبانێ کە دوور لە ماڵ و لە ئاوارەییدا فرمێسکە قەتیسماوەکانی بۆ تەرمی نەبیندراوی کە سوکاری دەخواتەوە. ئەم سەریدا بەژنەخوا لەبەر شەهیدێ کورد و کوردستانê wê Kobanê em bejna xwe ditewînin û em spasiya qenata Rodaw dikin ew çav û dilê Kurdan e. Ez xwedê 12 şehîdan min ha. Ez nizam bana cehfo kim, ez bana maharkur kim, ez nizam bana hikûmet kim, ez bana ebo kim, ez bana malê Mistefê kim, bi Xwedê ez nemazanim. Ew sînoraj neqebê me ravê belkî ez vî girî xwe li ser wana bikim birano bes e wallah el-ezîm bes e îdnanî em şewitiyan agir bi kezebê me dikeve zorê me nema pêşçavê me tên. Em dixwazin va sînora ravê em jî her nû werin em kan bin xûnê xwe bidin va birîndarê me mayî. Bakbatanê ew ê Mistefê doktorûn û mûmere da dûrê sîd dest. Kadrî Mistefê kamil dest anî. کەشێکی کپ و ماتەماوی کەمپی پەنابەرانی کۆبانەی داپۆشیوە. ئەو کەمە بزە و زەردەخەنەی سەرلێوانیشیان جێی بەخەم و تێڕامانێکی قوڵداوە کەس دەنگی لێوە نایەت جگە لەوانەی هەواڵی نوێی کۆبانێ و چیرۆکی کوژرانی خەڵکی سڤیلیان لایە. باسی هێرشەکەی داعش و چۆنێتی لە دەستجوونی کە سوکاریانە. هەقا دەمیرێکی جانە دەمیر ێژان تەحمل کێفازاری چوچێکی عردێکی شەرجەکردن. سد زاری چوچێک عردە شەرجەکردن سەری وان قوتکردن نێوی وان قوتکردن مەکیژانە دینا دەبێژێ وەرە زارۆکە شەرجەکە. خۆ بەفەرجینە زارۆکە چیزەم بێ زارۆکە هەیە. پێش هێرشی داعش کۆبانێ بە ناوە تعریبکراوەکەی واتە عین العەرەب دەناسرا. ئێستا نەک کورد بەڵکو زۆربەی خەڵکی جیهان شارەزای کۆبانێ و چیرۆکەکانی شەڕی سەد ڕۆژەی ئەو شارە بوون. دیسان کۆبانێ بووەتە ڕۆژەوی گەرمی کوردستان و ناوچەکە کەچی هێشتا خەڵکەکەی خۆیان بەبێ کەس دەبینن. شهيدگی دمرنا قال دمرنا پیر دمرنا موقع دولتك تنه پشت ما و قی ظلامن قی سانن قی خونا یک پشت ما علی کاری ما بکه مرا یا ساعت بکه هر خون کوبانی دماشه ظلم چکریه کوبانی ظلم کی کری که حتی وی تشتیل ما دکنه کوبانی هیرو غمگینه دشویت لاش بخینه کوبانی هیرو غمگینه منداڵانی کۆبانێ نە ئاگاداری وردەکاری هێرشەکانی داعشن بۆ سەر شارەکەیان و نە ئاگاداری لە دەستدانی کەسوکاریانن ئەوان تەنیا دەزانن کە لە ئاوارەی نەو نابێت چاوەڕوانی ئەو مافە بن کە هاوتەمەنەکانیان لە ماڵ و شاری خۆیان هەیانە. چەند مانگێک لەمەوبەر کۆبانێ لەلایەن پێشمەرگە و شەڕوانانەوە کۆنتڕۆل کرایەوە و بەشێکی زۆری خەڵکەکەی گەڕانەوە ناو شارەکەیان. بەڵام هەرگیز خەڵکی کۆبانێ پێشبینی ئەوان نەدەکرد کە دووبارە چەکدارانی داعش بگەڕێنەوە ناو ئەو شارە و ئەو کۆمەڵکوژەی تێدا ئەنجام بدەن. فەرهاد دۆڵەمەری ڕوودا و کەمپی دارە